لەبەرەوە خۆشەویستەکانم کردەوەکانی ئینسان چەند پیرۆز بێ پیرۆزتر ئەبێتەوە بەچی بە نیەتی پاک هەر کەسێ لە ماڵ دەرچێ بڕوا بۆ جیهاد لە پێناوی خوا بڕوا هیجرەت بکا لە پێناوی خوایە ئەگەر بمرێت نەشگەشت بێتە شوێنی خۆی خوای تەعالا ئەجر و پاداشتەکەی بۆ نووسیە چونکە ئەم نیەتی خوا بۆ ڕۆیشت تۆ ئێستا لە ماڵ دەرەچی قەزدت ئەوەیە دەی بۆ مەزگەوت دەی بۆ نوێژی جمعە دەی بۆ نوێژی جەماعەت لەو ڕێگا گەیتە ئەیرە پێش ئەوەی بگەیتە ئەیرە بم ئەمری جمعەکەتیش بۆ نووسراوە و بە ڕێگایەکی زۆر لە ڕێگایەکی زۆر پیرۆزان مردووی سیر نیەت کە نیەت زۆر مهمە خۆشەویستەکانم حتى تنانت في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمي إذا مرض العبد أو سافر أقريك لإيماء أهل جمعة وجماعات نخوش كود نيتواني بيبو جمعة يا رويشت بو سفريك آية جمعة كيبو أنسري بالله جمعة كتبو أنسراوة لبرشي چونك تو حزت كردوا بي بلام لبوني شتيك وبوت نكراوة كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا نیەت زۆر زۆر گرنگە تەنانەت نیەت خۆشەویستەکانم وەکو لە پێشە باسمان کرد کارێ لێکت بۆ ئەگۆڕ بۆ ئەنووسیە کە تۆ نەتکردە بەس نیەتت هەبۆ بیکەی ئیسا تۆ پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر شەو نیەتت هەبوو هەڵسی بۆ شەو نوێژی بەس پێت نەکرا بەهۆی هیلاکیەوە بەهۆی نەخۆشیوە نەتوانی هەڵسی بەس نیەتت بۆ هەڵسی شەو نوێژیە کامل و جوانت بۆ ئەنووسرێ حتى لروجي قيامته عجائب الدي كاتيا نسراوة علي خوايا من أوام نكردو چون نسراوة فرمين يتج باك تبو بيكي بلان بوت نكراوة بهوي حالتك بوت نكراوة حتى كار جوانا كان أو حر كاري كار واهية يعني كارك عادية لا خلقها يسبون من تو لم هفتاني بيشوا باسي أمشم كرد تو مصروف كردن خرج كردن لسر معلوم نالي خود خو ئەمە هەر یەکێک لە ئێمە بەیانی دەرەچی حتا ئێوارە ئیشەکە کاسبیەکە لەبەر خاتر ماڵۆ مناڵی خۆی بۆی مناڵەکانی احتیاجی کەس نەبێت ئاخر ئەمە کارێکە هەموو خەڵکی کا بەس فەرقی تۆ هەیە لەگەڵ خەڵکترە ئەوەی کە نیەتی هەر تەنها ئەوەیە مناڵەکانی بەخاوەن کە هیچ نیەتی خوا نییە مەبەستی نییە هەر وەکو چۆن خوا پەناماندا هەر حیوانێک شتە خەیتە سەر شانی و ئەڕوا و یعنی بۆ نمونە خوای تەعالا نمونەی مەلا دێنێتەوە عالمێکی گەورە ئەڵێ ئەگەر ئەم عالمەنیەتی خوا نەبێ وەکو گوێدرێژی وایە پڕبانی لە کتێب کرابێت جا خۆ کتێب حەساو نیە تو خوێندوێتەوە عمل پێکردنی حەساوە ئەگەر ئەو مەلا عمل بە عینەکەی نەکا وەکو ئەو نمونەی باسەکە خوای تەعالا عینەن کەسێک ئەگەر کاسبی بکە نیەتی ئەوە نەبێ خوا ئەمری پێ کردووە تۆ نیەتت ئەوە نەبێت کە خوا ئەمری پێت کردووە خوا داوای لێت کردووە کە مەسروفی ماڵ و مناڵت دەرکەی تا احتیاج نەبن هیچ خێرێکت نانووسرێ بەس ئەگەر نیەتەکەت گۆڕی لبر خاطري خواب من بياني هلصم بسم الله أكم عليهم يا ربي رزقي حلال وباكم بنصيب بكي يا ربي من هلصم تو أمرت كردو من كاسبي بكم خم ومالو منالم احتياج كاس نبيل عبادة بو أنسري وكو بيغمرة فرمي صلى الله عليه وسلم لو ايش خير بو أنسري كي بدمي بجناكتها لو تكيا حر شنيتي كت كردو يتدم من على كانتو جناكتو هر همي بصدقة بو تنسرا ولا قيامته ده شن مهمة أما پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان لە غەزایە بوو بۆ غەزایەکی زۆر مبارەک ئەچوو غەزاکەش فەرز بوو هەرچی مسلمانێت توانە هەیە بڕۆ بەس بڕێ مسلمان نەڕۆیشتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕێگا فەرمووی خەڵکانێک هەن لەگەڵ ئێمەیان نەهاتوون بەس ئێمە هەر بەرزی و نزمیەت ببڕین هەر ماندووبوونێکمان توش بێ ئەوان بەشدارن لەگەڵمانە وتیان ئەی پێغەمبەری خوا ئەوان هەن لە مەدینە ئەوان هەن لە مەدینە لە ماڵی خۆیانە لە سێبەر ماڵەکەی خۆیانە ئیسراحەت فەرمووی نیەتیان لەگەڵ ئێمەیە بووە کابرا لەبەر خاترەوە نەخۆش بووە نەڕۆیشتەوە لەبەر خاترەوە قاچی تەواو نەبووە لەبەر خاتری ئەوە حاڵەتێکی چاوی تەواو نەبووە لەبەر هەر وەزعێک لەم وەزعانە نەیتوانیوە ئەجر و پاداشتی ئەو کەسانەی بۆ ئەنووسرێ کە بەشداریان کردو و ماندووبوونەکەیان چەشتووە سەید نیەتکەن چەند مهمە